خۆی خۆیان پێشنیارێکی کرد بۆ کەسانێک کە دەرچوون لە کۆناغی شەشەم و شادەی باڵێن شادیان بۆ دەفرێتەیدان بەسرێن پێشنیارێکی لە بڕێەوەی کە خوێندکاران شیرینی بێنن بۆ کولیە کە جیاتی شیرینی من وەک خوێندکارێکی دەرچووی کۆلێژی پزیشکی ئەمڕۆ سەردانی کۆلێژەکەمان کرد بە مەبەستی وەرگرتنەوەی بڕوانامەکەمان و لەگەڵ خۆمەندا نەمامێکمان هێنا بە پێشنیاری سەرۆک بەشمان کە ئەمەش بە شتێکی باشمانزانی لەبەرەوەی پێشمە سەوزایی زۆر کەم بوو هیوادارین بێتە سوود بۆ خوێندکارانی داهاتوو. سکوڵی پزیشکی ئەوڕۆ هاتین بۆ بڕوانەمەی وەرگرینەوە هاتین جنگەی کولیە خۆشکەین دارێکمان هینا و چاندیتمانەوە وەڵا تا لۆ ساڵانەی داهاتوو ئینشاڵڵا زیاتر بڕاتن چەند پێی باشترە چونکە لە خۆی دەزانی سکولی پزیشکی نوێە و بینایەکەشی نوێیە هەرچەند زیاتر بی هەم جینکەکە خۆشتر دەبی و فێنکتر دەبی و ئەوانش خوێندکارانی عزیزی قۆناغی شەشەم ئێستا کاتی دەوامیانە لە یەکی هەشتەوە دەستیان بەدەوام کردووە پەندێکی کوردی هەیە دەگەر بۆ ڕۆژێکی بێ دەبێت شوێنی خۆت چاکەی ئێمە 6 ساڵە لەنا ئەو بینایەکی لە ئەوەی بابرێن مڵکی بەڕێبەرای تەندروستی بکە وەرمانگرت ڕێژەی سەوزایی نەبوو پێمە باش و ساڵ بە ساڵ گرنگی بە سەوزایی بدەین هەم ژینگەیەکی تەندروست بۆ خوێندکاران هەبێت هەم ژینگەیەکی دەرونی چونکە خوێندکاران کاتی تاقیکردنەوەکان سترێسی تاقیکردنەوە ڕۆژانە چەند سەعاتێکی زۆر لێرە دەبینێت مانجی هەشتا خوێندکارانی قۆناغی شەشەممانە دەوامن و حەزمان کرد کە ژینگەیەکی تەندروستە بێت ئەو ژینگە تەندروستە بە زیادبوونی نەمام دەبێت وەکو دەبینن هاوپیشە دەرچوەکانی ئەو سارمان لە بڕی شیرینی و شتی تر هاتوون بە چاندنی نەمامێک هەر خوێندکارێک هاتۆ بە چاندنی نەمامێک وەکو بمانەوەی کە ژینگەکەمان تەندروستتر بکەین و خاوێنتر بکەین و ئیشەڵڵا ئەمەش لە بەرنامەمانە کە سارەچیکە و ئەو ڕەمزە وەکو ینی هەموو سارێک وەکو ڕەمزێک بەردەوام بیتن هەم ئەو خوێندکارانەی کە دێنە کولیەکەمان و دەبنە بەشێک لەمە دارێک نەمامەک بچێنن لە کولیەکەمان و کولیەکەمان جوانتر بکەن هەم ئەمەش وەکو سوپاسێک لە بۆ کولیەکەمان و باشترکردنی ژینگەکەمان و بتانی نەمامەک بچێنین. ماشەڵڵا کابرایشی